هەمووان چاوێن لە کاتژمێریەکی ئەم شەوە بۆ یاریەکەی عێراق بەرامبەر نەرویج. من ئۆتۆماتیکێشە لە کافەکانی شاری سلێمانی کە لە ئێسادا سەرقاڵی ئەوەن کە پێشبینی لە میوانەکانی وەرەگرن. لێرە سەفی قەزازی لێگە فەرمووی تێرە کاک سەفی سڵاو لێ بێ. ئەم شەو جەوەکەی چۆنە هاوڵاتیان تا چەندێک هاتوونەتە ئێرە قەرەباڵغا ئەو شەوی شەوەکانی تر؟ بەڵێ وڵی ئەم شەو قەڵەباڵغە خۆی هەموو شوێکوانێمە قەڵەباڵغە بەڵام ئەم شەو لەبەر یاری عێراق زیاتر قەڵەباڵغە. ئێمە خۆمان لە ڤیۆڵانج پێش دەستپێکی یاریەکە یاری دومبەڵی بێ بەرامبەرمانەیە. ئەم دومبەڵە بێ بەرامبەرە تۆ مجەڕەتی بۆ ئێرە لەلایەن سپۆنسەرەکانمانەوە دیارەک وەرەگریت. ئەمەش زیاتر وای کردووە کە قەڵەباڵغتر بێ ئێرە. ئێستا تەنیا میوانی کوردی لێ یاخود عەرەبیشی لێ؟ نەخێر میوانی عەرەبمان زۆر زۆرە، یان لە ڕووی گەشت و گوزارەوە میوانی عەرەبمان زۆر بۆ هاتووە. ئێمە هەر لە ڤیۆڵانج زۆر ئیشمان لەسەرەوە کردووە کە کردی گەشت و گوزار بەرینە پێشەوە. مەبەستمەوەیە بۆ ئەم یاریە زۆرتر قەرەباڵغە یاریەکانی تری ژوا بۆ ئەم یاریە قەڵەباڵغە بەڵام یاریەکانی تری شوا بۆ وەکوتم ئێمە مەجموعەیە شتمان هەیە جیایە لە مەطعەمەکانی تر و لە شوێنەکانی تر بە بۆنی ئەوە گەشت و گوزار زیاترێت. بۆ پێشبینی چەندەکەی ئەم شەو؟ وڵای پێشبینیەکەم هەر نەرویج بیباتەوە. نەرویج بیباتەوە؟ پێشبینیەوەکەم خۆشمە حەزەکەم وابێ. خۆش بێ بەڵێ ژمارەی زۆر لەو نێزانی کە لێرەن وەکو میوان کە هاتوونەتە ئێرە. سڵاو لێ بێ عەزیز خان، ئەم کاتۆ باش تۆ شۆنی؟ چی سەرقاڵی چیەوە؟ وڵای یاریشی وایە دومبەڵ و ئەوانەیە لێزانی؟ تر فێریان کردین. فێریان کردین؟ هەرەوەڵە دوایی لەسەر پارەی دێکی ئەممان. نانەوە نییە. ئەم شەو پێشبینی چەندەکەیت؟ نازانم. شتێ بڵێ. وڵی بۆ یانی عێراقڵی؟ نازانم توان خۆت دەیزانی. لەسەر یانی فەڕەنسا بوونەوە هیچ. ئەوە فەڕەنسا تەواو سێویە. باش بوو ئەوەم بەدڵ بوو. بۆ یانی عێراقیش دڵخۆشم ئەگەر بیباتەوانێ. بەڵام هاندەرێکی زۆر سەرسەخت نیم ئەوە بڵێم، بەڵام دڵخۆشم ئەگەر بیشی باتەوانێ. ئەتەوێت گۆڵەکە یاریزانە کوردەکان بیکەن؟ بێگومان تەمان کە من ئەڵێم دڵخۆشم میبەنەوە لەبەر یاریزانە کوردەکانە. ئێستا یانی ئەڵمانیاش یاریزانێکی کوردی تایە لەبەرەوە حەزمە کرد ئەوانیش ینی سەرکەوتوو بن. چ ژمارەیەکم پێ بڵێ ئەوەنە بۆ عێراق ئەوەنە بۆ نەرویج؟ خوا نەرویجیش زۆر بەخۆتن. با یەک بە سفر بێ. سفر بۆ شوێ؟ بەحساب نەرویج. سفرەکە بۆ نەرویج بێ؟ بقەینا باوا بێ. ئەزانمانیە بەس قەینا باوا بێ. زای چی دەرەچێ؟ بەشکم. جەنابێ لێرە مێزێکی دێستاڵتان لێ بێ بکاتەوە باش. پێشبینی چیەکەی ئەم شەو؟ وڵی زۆری لێ نازانم بەس تەسەوڕەکەم یەکسان بن. یەکسان بن؟ تەسەوڕەکەم. بۆ ینی عێراق ئەمەنە بە خۆت بووە؟ بڵێ نازانم. کوردی تیا حەزەکەم بێنەوە. ئەتەوێت هیچ کام لە یاریزانە کوردەکانە ناسی؟ زۆر نەزانم کە تایەت. عێراق دوای چەند ساڵ بەشداری مۆندیالی کردەوە؟ دوای چەند ساڵ؟ نازانم بەزەوە نەزانم دەمێکە. دەمێکە تیانیۆ نیە؟ زەمان. دەمێکە. ئەم جوانە چۆنە سەیری یاریەکان بەردەوامەکەی؟ خۆشە زۆر. وەڵاهی تەقریبەن بەس زۆر خۆشە جەوەکە ئێرە. سەیری هەموو یاریەکانەکەیت؟ نەوەڵا ڕاستیەکەی. بۆ کاتژمێر چوار یاریێکی تریتیە سەیرەکەی؟ نەوەڵا درێ نەخین. کاتەکانی زۆر زۆر. وانە زۆر زۆر. چەند و چەنە داناوە بۆ نەرویج و عێراق پێشبینیەکەم بۆ بکەم؟ نەرویج و عێراق. وڵی وتم تەسەوڕەکەم یەکسان بن. یەکسان بن. تەسەوڕەکەم. ئەمە نەدانیتەوە؟ بەڵێ یان دوو بە یەک بۆ نەرویج. ئەوشە بێ. نەرویج بیباتەوە؟ بەڵێ. زۆر سپاس. بەڕێستان بەڵێ کە جێبیسی بوونەما تایبەتە بە ئەو کەشەی کە هەیە لە ناو ئەو جێگایانی کە تایبەتە بە یاریەکان لێرە ئەمەیەشەکە لەو کافەیانی کە ڕوو ماڵی یاریەکانی تێدا دەکرێت بۆی هاوڵاتەی زۆر هاتووتە یاریامان پێشبینیەوە دەکەن کە بۆ نەرویج و بۆ عێراقیش بۆیە چاوەڕوان دەکرێت یاریەکە دەست پێ کار کاتژمێریەکە.